بە مەبەستی سەردانیکردنی ئیدارەی گەرمیان و ژووری ئۆپەراسیۆنی گەرمیان هاتنە ئیدارەی گەرمیان لە نزیکەوە لەسەر ئەرزی واقع ئەو حقیقەتان بینی کە ژووری ئۆپەراسیۆن لە یەکەم ڕۆژەوە تا ئەم لەحزەیە کە ئیشوکارەکانی بەباشی ئەنجام داوە. ئێمە خصوصیت و تایبەتمەندی سنووری ئیدارەی گەرمیانمان بۆ ئەو وەفدە پەرلەمانیە باس کردووە لە نزیکەوە چۆنیەتی ئیشوکارەکان هەماهەنگی و هاوکاری لە سەر جەمدام و دەستگاکان و بەڕێوەبەراتی گشتیەکان بە تایبەت بەڕێوەبەراتی گشتی تەندروستی گەرمیان، هێزەکانی ئاسایشی ناوخۆ، هاوکاری خەڵکی گەرمیان کە لە یەکەم ڕۆژەوە تا ئێستا زۆر بەباشی هاوکاری سەرجەم هێزەکانی ئاسایشی ناوخۆ و ڕێنمایەکانی تەندروستی بوون و سپاس و پێزانی خۆمان گەیاند لە سەرۆکی پەرلەمان و وەفدە پەرلەمانیەکە کە یەکدەنگی و کۆدەنگیەک لە نێوان ئیدارە و خەڵکە هەیە. ئێمە لەگەڵ هاوڕێکانمان لە فراکسیۆنە جیاوازەکانی پەرلەمانی کوردستان بڕیارمان داوە دەست بە سەردانیکردنی پارێزگاکان ئیدارە سەربەخۆکان و ئەگەر دەرفەت بڕەخسێت تەنانەت قەزا و ناحیەکانیش بکەین. یەکەم جار بۆ دەستخۆشیکردن سوپاسگوزاری گەیاندنی ئێمە بۆ هەموو هاوڵاتیانی کوردستان کە سەرباری دۆخی گران و نالەباری ئەم بەرهەمیان لێکەوتەی ڤایرۆسی کۆرۆنا پابندی ڕێنمایە تەندروستیەکانن و پابندن بە قەدەغەی هاتوچۆ و فشار و سترێسیان لەسەر خۆیان دروست کردووە لە پێناوی پاراستنی تەندروستی گشتی. هاوکات هاتوین بۆ ئەوەی سوپاسێکی زۆر تایبەتمان بگەێنین بە ئیدارە، هێزەکانی ئاسایشی ناوخۆ، ئاسایش، پێشمەرگە و تەندروستی و فەرمانبەران و کارمەندانی خزمەتگوزاریە گشتیەکان لە کارەبا و ئاو و هەموو ئەو خزمەتگوزاریانەی کە ڕۆژانە بەردەوامن و سوپاسێکی تایبەتی و ستایشێکی تایبەتیان پێ بگەێنین و بە ناوی پەرلەمانی کوردستانەوە پێیان بڵێن ئێوە جەنگاوەرن، ئێوە لە سەنگەری پێشەوەی ڕوبەڕووبوونەوەی ئافاتێکن کە ڕوبەڕووی میلەتەکەمان بۆتەوە و ئێمە لە پەرلەمانی کوردستان بۆ هەمیشە سوپاسدانەکەین و مێژوش ئەمەتان بۆ نووسێتەوە.